ئەم کاتتان باش بخێر بێن سەر و سەرچاوم تازە بینیم کە دەقەیەک زووتر دەستمان بە پەخشەکە کرد بەڵام کێشە نیە هەتا هاوڕێیان کۆ دەبنەوە منیش تۆزێک خۆم کۆ دەکەمەوە سەر یەک ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن تکایە بۆمان بنووسن کە کێشەیەکی دەنگ و ڕەنگ هەیە یان نا تاوەکو بە پەلە دەستی پێ بکەین ئەوڕۆکەش وەکو هەموو ڕۆژان باسی قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین و لە دوای ئەمەدا باسی هەندێک ڕووداوی گرنگ دەکەین کە لە عێراق دێنە ئاراوە و ئەمە نیشانەی چیەدا بە تایبەتی ئەوەی کە چەند کەسانێک دەستگیر کراون ئاسایشی گشتی عێراقی لە ڕاستیدا ئاسایشی نەتەوەیی عێراقیە کە یەک لە پۆستە باڵاکانی عێراقە ئەتوانین بڵێن نیمچە کودەتایەکی پوچەڵ کردوتەوە کە پێ دەچێت کودەتای بەعسیەکان بێ بەعسیەکان لە مێژە خەریکی کودەتایەک بوون لە عێراقدا بەڵام ئەمەیان دواخست و بە دەرفەتیان زانی لە کاتێکدا شەڕی عێراق و شەڕی ئێران و ئەمریکا دەستی پێکرد و ئێران لەرزی و یانیش چی بڵێن شەڕ لە ناو خاچی ئێراندا دروست بوو واتە مداخەلەیەکی ڕاستەوخۆ کرا ئەو کاتە ئەوان لە عێراق دەست پێ بکەن بەڵام ئێستاکە وا دیارە ناچاریەکە دەیانەوێت لە عێراق دەستی پێ بکەن بەڵام لە سەرەتادا باس لە خەتە گشتیەکانی سیاسەت و پێشکەوتنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین بەڵێ دەنگ باشە زۆر سوپاس کاک خۆشناو کاک کاروان عومەر زۆر سوپاس کاک دلێر کەریم بخێر بێن سەر و سەرچاوم هاوڕێیان پرسیارێکم هەیە سەرەتا ئێوە لەسەر کەناڵی یوتیوب کە تەماشا دەکەن لەوێ هیچ زەنگوڵی ئاگدارکەرەوە هەیە لەسەر بەرنامەکە ئەو زەنگوڵە ئەتوانن چرکە بکەن تکایە هاوڕێک بۆم بنووسێت تاوەکو منیش دەستی پێ بکەم بەڵێ ئەو هاوڕێنەی لەسەر فێسبوک و لەسەر ئیکس تەماشامان دەکەن تکایە بە زووترین کات خۆتان بگەینە کەناڵی یوتیوب لە کەناڵی یوتیوب بەڵێ کاک دلێر سوپاس دەکەم زۆر باشە کەواتە کێشەیەک لەلای من نییە چونکە هەندێک هاوڕێ گوتبیان ئێمە زەنگی ئاگدارکەرەوە نابین ویانی زەنگەکە پاسیفە کاک دلێر ئەتوانی زەنگەکە بیکەوە چرکەی لەسەر بکەی بۆ نمونە بە نازانم یوتیوبەکەت بە چ زمانێکی وانیش کۆمپیوتەرەکەت لەوێدا هەندێک شت نووسراوە بۆ نمونونەکەم چ بەرنمەیەک دەوێ هەمووی دەوێ ئۆڵ بە فەڕەنسی و یانیش شتێکی تایبەتت دەوێ بەڵێ بەخێر بە سەر و سەر چاوم چاوەڕێ دەکەمەتە کاک دلێر ئاگدارم دەکاتەوە کە زەنگی ئاگدارکردنەوە کاتێک چرکەی لەسەر بکە دەبێتەوە یان نا بەتەنیا ئەوم دەویست بەڵێ ئەو هاوڕێنی لەسەر فێسبوک بوو لەسەر فێسبوک و لەسەر ئیکس تەماشامان دەکەن تکایە خۆتان بگەینە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو لەسەر کەناڵی یوتیوبدا بنووسن لەسەر یوتیوب بنووسن هیوا خۆشناو کەناڵێکین بدۆزنەوە و چرکە لەسەر بەشی سبسکرایب بە عەرەبی ئیشتیراک بکەن ویانیش بە کرمانجی بە تورکی ئابوونە بکەن تکایە بەڵێ زەنگەکە هەیە و کارەکە زۆر سوپاس کاک خۆشناو بەڵێ ئۆڵ سبسکرایب بەڵێ حەوت زمانە ئۆڵ سبسکرایبم زۆر سوپاس کاک شەماڵ بەڵێ هاوڕێیان دەست پێ دەکەین سەرەتا لە ئەوەی ئێران لە ڕێککەوتنەکان دەست پێ دەکەین ئەو ڕێککەوتنی کە باس دەکرێت چییە چی نیە چ ڕاستیەکەی چی نیە پاشانیش باس هەندێک باس لە دەوروبەر دەکەین دەوروبەری عێراق بە تایبەتی سووریا دەکەین بزانین چی هەیە چی لەوێ نیە جارێ با بزانین بەسەر بەگشتی چی هەیە
هەمووتان دەزان لەگەڵ تێپەڕبوونی کات بەسەر جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ئێران دۆناڵد ترامپ خۆی لە ناوەڕاستی قەیرانێکی سیاسی و سەربازی بێوێنەدا دەبینێتەوە. ئەو جەنگە کەوا بانگەشەی بۆ دەکرا هەڵمەتێکی خێرا بۆ گۆڕنی ڕژێم بێت ئێستا گۆڕاوە بۆ زۆنگاوێکی استراتیژی کە تێدا سنووری نێوان سەرکەوتنی سەربازی و شکستی دیپلۆماسی تێکەڵ بووە. ینی ئێستا کە تەماشا دەکەین قسەکانی دۆناڵد ترامپ بەردەوام گۆڕانکاری بەسەردادێ. ترامپ کە هەمیشە شانازی بەوە دەکات شارەزای ڕێککەوتنەکانە لەم جەنگەدا ڕۆبەڕووی هێزێک بۆتەوە کە بە ئاسانی نایێتە سەرمێز و گفتوگۆ هەرچەندە ترامپ بەخۆشی دان بەوەدا دەنێ. بەڕاستیش ئێرانیەکان لە مەسەلەی گوتوبێژ و ڕێککەوتن و دانیشتن لەسەر مێزدا یەک لە وڵاتە هەرە زیرەکەکان زۆر نەرمن، بەڵام زۆر زیرەکن و زۆر بە زەحمەتن. استراتیژی ترامپ لەو قەیرانەدا لە نێوان دوو جەمسەری دژ بە یەکدا دێت و دەچێت لەلایەکەوە هەڕەشەی لە ناوبردننی تەواوی شارستانیەتی ئێران دەکا بە ئاو و کارە باشەوە، لەلایەکی تریشەوە لە ڕێگای پلاتفۆرمی تروس سۆسیالەوە ڕای دەگەنێت کە ئێران تەقەی سەری دێت بۆ ڕێککەوتن. گوێمان بە ڕێککەوتن نییە و لە هەمان کاتدا هەر کاتێک هەڕەشە دەکاوە یانیش هێرشێک دەکا لە دوای ئەوە تەماشا دەکەین وەفدێک دەنێریتە تارە. چۆن تەماشامان کرد دەرکەوتکە و وەفدی پاکستان لە ڕاستیدا بەدەست پێشخەری پاکستان نەبووە، لەسەر داوای پاکستان بووە، بەڵام لە هەمان کاتدا پاکستان بە زۆر بوارەوە بە تایبەتیش لە بواری سەربازی و لە بواری ئابووریدا پابندە بە چینەوە، یعنی هەموو چەکە پێشکەوتوە خوازەکانی پێشکەوتوەکانی چین دەفرۆشێتە پاکستان وە لە هەمان کەدا لە ڕێی ئابووریەوە هەر کەسێک تۆزێک شارەزای ئابووری بێت دەزانی پاکستان بەبێ چین ناتوانێت بژی، بەڵام لە ڕووی ئیستیخباراتیەوە پاکستان و ئەلیتی پاکستان پەیوەندیی زۆر خۆشیان هەیە لەگەڵ ئەمریکا و بەریتانیادا. و ئێستا کەش تەماشامان کرد دوای قەیرانی هەلیکۆپتەر کە قەیرانەکەش دیار نییە ئەو هەلیکۆپتەرە چۆن کەوتووە، بۆچی کەوتووە، لەکوێ کەوتووە، ئەمەشیان دیار نییە. تەماشامان کرد هێرشێک دەستی پێ کرد پێشتر هێرشێکی ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل، ئیسرائیل جوابی دایەوە، ئێران دیسە هێرشی کرد، ئیسرائیل دیسا جوابی دایەوە، ئەم جارە ئێران دیسان هێرشی کرد، ئیسرائیل جوابی نەدایەوە، یعنی ئێران سێ هێرشیکردنە سەر ئیسرائیل دوو هێرشیکردنە سەر ئێران. ترامپێک کە دەیگوت دانیشن عاقڵ بن وەرن بە ڕێککەوتن نزیکە، دوای یەک ڕۆژ وتی وەڵا هەلیکۆپتەرمان کەوتووە دەبێ شەڕێک بکەین و ئەم جارە هورمز و کەندا و هەمووی وێران دەکەین و دەیگرین. تەماشامان کرد لە هەمان کاتدا شەڕێکی ڕاگەیان، بەڵام لە کاتی شەڕەکەشدا وەفدێکی قەتەڕی ناردە تاران. هەر کەسێک دەزانێ وەفدێکی قەتەڕ بەبێ پرسی ئەمریکا ناچێتە تاران. قەتەر ئەو هەموو شەقەزەلەی ئێرانی خواردووە، چۆن دەچێتە تاران؟ ئەمە لە هەمان کاتدا وەکو نەوەک بەتەنیا وەکو تکاو ڕەجا و بێچارەیی کەندا و لێک دەدرێتەوە، لە هەمان کاتدا وەکو تکاو ڕەجا و بێچارەی دۆناڵد ترامپیش لێک دەدرێتەوە، لەلایەک دەست دەوەشێنێت، لەلایەکی دیکە لەلایەکی کەڵێ تەقەی سرم دێت، لەلایەکی دیکە ئاڵێ ڕێککەوتن زۆر نزیکە. ئێستا کەش ئاڵێ ڕێککەوتن زۆر نزیکە، بەڵام ئەم جارە ئێرانیەکان بەر لە ترامپ مسۆدەیەکیان دەرخست کە بەپێی ئەوان 24 خاڵە لە 24 خاڵیەکەیدا مەسەلەی زۆربەی زۆری مەسەلەکان هەڵپەسێدراون وەکو مەسەلەی نوکلێر و ئەوانە، و ترامپ قبولی کردووە کە پارەکانی ئێران سەربەست بکە، ئاڤڵۆقە لەسەر ئێران هەڵبگرێ و سوپاکەی لە کەندا و بکشێنێتەوە. ئەمانە لە خاڵە سەرەکیەکانی ڕێککەوتنەکەدا جێدەگرن. ئەمە لە ئەمریکا دەنگێکی زۆری دایەوە، ترامپ کەوتە ناوقەڵەقی و لە لێدوانێکدا بۆ فۆکس نیوز بوو، وابزانم گوتی ئەمانە
ئەمانەی ئێرانیەکان دەڵێن ڕاستنی، بەڵام چی ڕاستە ئەمەی ئاشکرا نەکرد. لە ناوخۆی ئەمریکادا ترامپ لەژێر فشاری توندی نێرە سیاسیەکان و تەنانەت لایەنگرە ئەمریکیەکانیش کە ئەڵێن ئەمریکا پێش هەموو شتێک دێ و مەترسی ترامپ و ماگاکان ئەوەیە کە ئێران ببێتە عراقێکی دیکە ویانش ببێتە ئەفغانستانێکی دیکە حتا ببێتە ڤێتنامێکی دیکە لە بۆ ئەمریکا و ئەمریکا هەموو خەرجە ئابوووریەکانی کە ماگاکان چاویان لێ ئەو خەرجە ویانش ئەو پارەی ئەمریکا چیتر لە چەک و لە شەڕ و لە دەرەوەی ئەمریکا خەرج نەکرێ هەمووی لە بووناو ئەمریکا خەرج بکرێ بە تەنیا لە کاتێکدا ئەو خەرجانە بکرێن کاتێک ئەمریکا ڕاستەوخۆ ڕوبڕووی هێڕش بووتەوە نەوەک ئیسرائیل. بەڵام تەماشا دەکەن شتێکی و ئەسڵ و ئەساسی نیە. ئێران نەوەکو هەڕەشەنیە بۆ سەر ئەمریکا، ئێران لە ڕاستیدا هەڕەشەنیە بۆ سەر کەنداویش. ئێران هەڕەشەنیە بۆ سەر ئەم جۆرە هێزانە. لە ڕاستیدا ئەوان ئێران ئەڵێ دەبێ ئێمە گوێ لە ئارگومنتی هەردوولا بگرین. یعنی ئێران ئەڵێ من لەبەر ئەوەی هێزی وەکیل بە قسەی ئەوان ویانیش متفقە شیعەکانم لە ناوچەکەدا دروست کردوونە، با بڵێن هێزی پرۆکسی دروستم کردوونە، لەبەر ئەوەی لەو ناوچانەدا ئەو ناوچانە ئەو وڵاتانە بەردەوام وڵاتی خۆیان کە جیرانی منە کردوتە قەرارگایەکی سوپای ئەمریکا و ئیسرائیلیشی ئێستاکە هاتوتە سەر. هەر لە بۆ هەندێک منیش ناچارم ئەمە بکەم. بەڵام ئێران لە ڕووی ئایدۆلۆژیەوە بمانەوە نەمانەوێ ئایدۆلۆژیایکی دژە ئیمپریالیستی هەیە، لەسەر ئەو بنەمایش دژی ئایدۆلۆژیایکی دژە زایۆنیزمی و دژە ئیسرائیلی هەیە. ئەمەیان ئینکار ناکرێ. لە بۆ هەندێک تەماشا دەکەین بەگشتی لەسەر ترامپ زۆرە بارقورسیەک دروست بووە، ئەو بارقورسی بەخۆ دروست کردووە کە لەلایەک دەوێ ڕێککەوتنێک دروست بکە کە ڕێککەوتنەکەدا مێژوویی بێ بە قسەی ئەو سەرکەوتوو بێ بە قسەی ئەو، بەڵام لەسەر عرزدا ئەم زۆرە سەرکەوتنە لە ئارادا نییە. یەکێک لە گەورەترین ئاڵۆزیەکانی بەردەم سیاسەتی ترامپ بێگومان هاوسەنگی ڕاگرتنە لە نێوان بەرژەوەندیەکانی ئیسرائیل و ئارەزووی خۆی بۆ کشانەوە لە جەنگ. لە کاتێکدا ترامپ بە دوای دەرچەیەکی شکۆمەندانەدا دەگەڕێ، ئیسرائیل هەوڵ دەدات جەنگەکە بەرەو قۆناغێکی قوڵتر ببات، لەولاوە تاران توانیوێتی سوود لەو دوودڵیەی ترامپ وەربگرێت بە جێگیری بوون لەسەر هێڵە سوورەکانی وەکلادانی گەماڕۆدان و پاراستنی هاوپەیمانە ناوچەیەکانیش. ئێرانیەکان وا دەردەکەون کە یاریەکی درێژخایەن دەکەن لە کاتێکدا ترامپ پەلەپەلێتی بۆ ئەنجام وەرگرتنێکی خێرا. دۆناڵد ترامپ جارێکی دیکە هێرشە پلان بۆ داڕێژراوەکانی بۆ سەر ئێران هەڵوەشاندەوە ئەمڕۆکە، گوتی چی دیکرد لەیان نادەین، دوێنێ دەیگوش هەمووی لە ناو دەبم، خارکیف و ئەمانە دەگرم، ئێستاکە هەموو پلانەکەی هەڵوەشاندەوە. دوێنێ ترامپ وای کرد کە چاودێرانی سیاسی بە ئەکادیمیست کوردە سۆرانیەکانیشەوە حەمەی حاجی مەحمودی لێ دەرخات، چونکە حەمەی حاجی مەحمود لە هەموویان زیرەکتر دەرچوو لەو وارەوە. هەر هەمویان گوتیان ترامپ واز لە ئێران نایەنی، نەوتەکەی دەوێ ئیلا نەوتەکە داگیر دەکا. بەڵام تەماشامەکە بەیانی ترامپ لە خەو هەڵسا و گوتی هێرشەکانم بۆ سەر ئێران هەڵوەشاندەوە. وردەکاریەکانی ڕێککەوتنی ئەگەری دەردەکەون، هەرچەندە ئێران جەخت لەوە دەکاتەوە کە هێشتا هیچ ڕێککەوتنێک نەکراوە. ئیسرائیل دەڵێت ترامپ دڵنیایی داوەتە بنیامین نەتەنیاهۆ بۆ کە داواکاریەکانی جێبەجێ دەکرێن. ئێران تەقە لە تانکەرێکی سەرپێچی کار دەکا ئەمڕۆکە، ئیمارات و ئێران گفتوگۆی ئەمنی ئەنجام دەدەن. یعنی ئیماراتش ئیتر وەکو قەتەر وەکو سعودیا هاتە سەرخەت لە کۆتاییدا زانی کە پشت بەستن بە تەنیا بە ئیسرائیل، پشت بەستن بە ئەمریکا و لەسەر ئەو بنەمایە کەمەرێکی ئاسایشی دروستکردن لە ناوچەکەدا زیانێکی زۆر زۆر گەورە و استراتیژی و ماڵ وێرانکەری هەیە، بۆیە بەپێی زۆربەی زۆری هەواڵەکان
ئەمڕۆکە ئیمارات لەگەڵ ئێران کەوتۆتە ناو گفتوگۆ کە ئیمارات شای ئەم شەڕە بوو کە ئیمارات بەردەوام بە ترامپی دەگوت مەسرفی هەموو شەڕەکە من لە کۆتاییدا دەیدەم زەرەرەکەش با من بیکەم بەڵام ئەو ئێرانە بریندارە وەها بەجێمێڵە دەبێ کۆتایی پێبینی ئێستا کە بەخۆی کەوتۆتە ناو گفتوگۆ ئێران خزمەت گوزاری ئاو بۆ ئەو دامەزراوانە دەگەڕێنێتەوە کە لایەن ئەمریکاوە هێرشیان کراوەتە سەر ئەمڕۆکە تەواوی دامەزراوە ئاویەکانی سەر لە نوێ دروستکردنەوە جەنگی ئیسرائیل دژی لوبنان تەماشا دەکەین بەردەوامە دوو ئاشتی پارێزی مالیزی سەر بە یونفێڵ ئەمڕۆکە بریندار بوون هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل لە نزیک نەخۆشخانەیەک و ئاوارەکردنی زۆرەم لێ لە کەمپی پەنابەرانی ئەلمەغازی هاتە ئاراوە یەکێک لە پزیشکانی مانگی سوور هێشتا بێسەر و شوێنە لە لوبنان حەماس دەڵێت گفتوگۆکانی قاهیرە بە شێوەیەکی ئیجابی بەرەو پێش دەچن هاو دامەزرێنەری حەماس لە زیندانی ئیسرائیل ئازاد کرا ئیسرائیل ڕێگری لە چوونە ژوورەوەی ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی کرد بەهۆی ئەوەی کە ئەو ڕۆژنامەنووسە پێشتر ڕەخنەی لە ئیسرائیل گرتووە ترامپ جێی کلیتۆن داواکاری گشتی مانهاتن دەستنیشان دەکات بۆ پۆستی بەڕێوەبردی هەواڵگیری نیشتیمانی لە بڕی بیل پۆڵتی و دەسەڵاتی چاودێری مادەی 107 ئێستا کە تەماشا دەکەین بەسەر چووە 61 دیموکراتی کۆنگرس ئەندامی دیموکراتەکان لە کۆنگرس 61 داوا لە ترامپ دەکەن ڕێڕەوی پزیشکی بۆ توشبوانی شێرپەنجە لە غەزە بکاتەوە و خزمەت گوزاری پۆستەی ئەمریکا پێشنیازی یاسایەک دەکا کە ڕێگای پێدەدەن گەیاندنی دەنگدانی پۆستی ڕابگرێت لە ویلایەتانەی کە ڕەتی دەکەنەوە لیستی دەنگدران بڵاو بکەنەوە ئەمریکا سزای بەسەر کۆمپانیای نەوت و گازی حکوومەتی کوبادا سەر لە نوێ سەپاندەوە و لە هەمان کادا ئەمریکان ئاکسڵ دوای مانگرتن گەیشتە ڕێکەوتنێکی سەرەتایی بۆ بەرزکردنەوەی موچەی دەستپێک لە $22 بۆ $30 تا ساڵی 2030 دوو کارمەندی پێشووی دادگای یوتا ڕوبەڕووی تۆمەتی فدرالی دەبنەوە بەهۆی یارمەتیدانی کۆچبەران بۆ دەربازبوون لە دەستگیرکردن لەلایەن پۆلیسی ئایس مەکسیک دەبێتە یەکەم تریلیۆنێری جیهان دوای خستنە ڕووی پشکەکانی سپەیس ئێکس درۆنەکانی هێزەکانی پشتیوانی خێرا لانی کەم 16 کەسیان لە هێرشە شەوانەیەکاندا بۆ سەر ئەل-عوبەید لە سوودان کوشت هێزەکانی تالیبانی ئەفغانستان تەقا لە خۆپیشان دەران کرد لە کوبا چەند ڕۆژێک کە خۆپیشاندان هەیە بە تایبەتی چالاکوانانی ژن لە ئەفغانستان لە شارە گەورەکان بە تایبەتی لە ناو خۆپیشاندانی زۆر گەورەدان دژ بە ڕژێمی تالیبان و ڕژێمی تالیبان ئێستاکە بە گولە وەڵامیان دەداتەوە تەنانەت تالیبان ڕێو شوێنی زۆر تون دەگرێتە بەر یەک لەوانش قەدەغەکردنی تەلەفۆنی سمارتە لە بۆ ئەندامانی تالیبان نابێت لەمەوەدا تەلەفۆنی سمارتیان پێبێ و تەماشا دەکەین لە هەموو جیهاندا ئەم جۆرە شتانە هەنە لە سوودان ئەمڕۆکە چالاکوانێکی بە ناودەنجی نایروبی ڕفێندرا کە ناودەنجی هەیە لە ڕووب لە تێکۆشان دژ بە گەندەڵی ئەفریقادا ئۆکرانیا و رووسیاش هێرشی درۆنی ئاڵ و گۆڕ دەکەن زۆر بێویژدانانە بێڕەحمانە لە یەکتریەدەن و ئەمریکا سەرمایە سەربازیەکانی خۆی بۆ سەر ناتۆ کەم دەکاتەوە چینیش بە بیانووی سیخوڕی تەماشا دەکەین ئەمریکیەک دەستگیر دەکا لە وڵاتەکەیدا بەس ئەمانە کۆمەڵی هەواڵی زۆر گرنگی ئەمڕۆ بوون سەرەتا بە
لە ئاگربەستەکە دەست پێ بێن. ترامپ هێرشە پیلان بۆ داڕژناوەکانی سەر ئێرانی هەڵوەشاندەوە بۆ ترامپ بۆ سێم شەو لەسەر یەک هێرشە ئاسمانیە پیلان بۆ داڕژراوەکانی سەر ئێرانی هەڵوەشاندەوە. ئەو بانگەشەیە کە گفتوگۆکان لەگەڵ تاران لە لێواری بەدیهێنانی ڕێککەوتندان بانگەشەیەکی وای کرد. ترامپ لە تۆری کۆمەڵایەتی تروس سۆسیالدا نووسیوێتی بە پشتبەستن بەو ڕاستیەی کە گفتوگۆکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گەشتونەتە بەرزترین ئاستی سەرکردایەتی ئێران و پەسەند کراون. من وەک سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێرشە ئاسمانی و بردومانە پیلان بۆ داڕژراوەکانی ئەم شەوم بۆ سەر ئێران هەڵوەشاندەوە. گفتوگۆکان و خاڵە کۆتاییەکان هەم لە ڕووی چەمک و هەم چی پێ دەڵێن وردەکاریەوە لەلایەن هەموو لایەنە پەیوەندیدارەکانەوە پەسەند کراون. ئەمە قسەی ترامپە. چەند کات ژمێرێک پێشتر ترامپ هەڕەشەی پەرەپێدانی ململانیەکانی کردبوو بە ئامانجگرتنی دوورگەی خارک و دامەزراوە نەوتیەکانی دیکە. دەیگوت ئەوانە داگیر دەکەم لە پڕەوە تەماشامان کرد. ترامپ جارێکی تر گۆڕا هەروەکو وتم ئەوانەی دەیان گوت ترامپ ڕناوەستی ئەمجارە هەتا نەوتەکەشی هەمووی نەگرێ تەماشا دەکەین. ئەمانە دیسان تەحلیلەکانیان قسەکانیان هەمووی دیسان بەفی ڕۆچوون بە خەسار چوون جگە لە تحلیلەکانی حەمەی حاجی مەحموودی خوێندەوار کرد لە هەمویان باشتر دەتوانێت تحلیل بکات دەربارەی ئێران. دواتر ترامپ بە ڕۆژنامەنووسانی لە کۆشکی سپی وت ئێمە تەنیا نیشتە جێبوونێکی گەورەی جەنگمان لەگەڵ ئێران ئەنجامدا، گەروەکە بە فەرمی دەکرێتەوە و هەرکە واژۆمان کرد کە دەکرێت زۆر بەم زوانە بێت ڕەنگە لە کۆتایی هەفتەدا لە ئەوروپا ئەنجامی بدەن. ترامپ لە دوای واژۆکردنی ڕێکەوتنی سەرەتایی ئاگربەست لە 7 نیسانەوە نزیکەی 40 جار بانگەشەی نزیکبوونەوەی ڕێکەوتنی کردووە. بزانە لە 7 نیسانەوە تاوەکو ئێستا 40 جار گوتیەتی ئێمە لە ڕێککەوتن زۆر نزیک بووینە. من پێشتر لە واشنگتن پۆستدا ئامارێکم دەرهێنا بوو کە ترامپ ڕۆژانە بوا بزانم 21 هەتا 33 جار لە ڕۆژێکدا درۆەکە. ئەوە ئامارە لەو کەسان لەگەڵ ئەو کەسانە کراوە کە لەگەڵ ترامپ پێشتر کاریان کردووە. ئێستا کەش تەماشا دەکەین 40 جار بانگەشەی ڕێککەوتنی کردووە، ڕێککەوتنی نزیکی کردووە کە هێشتا هیچ ڕێککەوتنێک نەکراوە. ئێرانیش ڕایگەیان کە هەرچەندە پێشکەوتن لە دەقی پێشنیارکراوی یادداشتنامەکەی لێک تێگەیشتن لەگەڵ وڵاتە یەکگرتووەکاندا بەدەست هاتووە، بەڵام تاران هەتاوەکو ئێستا نەگەیشتوتە بڕیاری کۆتایی نەداوە. ئەمەش قسەی ئێرانە. ئیسماعیل بەقایی و تەبێژی وەزارەتی دەرەوە ڕۆژی پێنجشەممە ڕایگەیان دەقەکە لە بەشە سەرەکیەکانیدا نزیکەی کۆتایی هاتووە. کێشەکە ئەوەیە کە هەڵوێستە دژ بە یەکەکانی وڵاتە یەکگرتووەکان هەمیشە بووەتە هۆی پشەوی و پەککەوتنی ئەو پرۆسەیە. یعنی بە ئاشکرا دەڵێ ترامپ و ئەمریکا جێگای سیقەنین، جێگای باوەڕێنین، دەیان هەوێ لە بواری یاساییەوە گەڕانتێک بکەن کە ئەمە جارێکی تر دووبارە ناکرێتەوە. ئەمن چەندین جار لە بەرنامەکانمدا باسم کردووە لە بۆ ئێران ئەگەر پیتاندنی یۆرانیۆم بکەیە لە سەدا 0.1 قبولگەتی بەڕای من لە سەدا 0.1 قبولەتیت وە تەنانەت ئەو 440 کیلۆگرامێک کە هەیەی ئەمەشی ئەتوانی بە شێوەیەک لە شێوەکان بیکاتە قوربانی. استراتیژی ئێران ئەمە نییە. استراتیژی ئێران ئەوەیە ئێستاکە بەتایبەتی ئێستاکە پێشتری استراتیژی نوکلێری هەر ئەوە بوو، بەڵام استراتیژی ئێستاکەی ئەوەیە هێزێکی هەژمونگەری ناوچەیی لە بۆ هەندێش لە هورموز کۆنتترۆلی هورموز لە ژێر دەستی ئەودا بمینێتەوە، کەشتەکان تێیدا تێبڕن، بەڵام لە ژێر کۆنتترۆلی ئەودا بە ئیجازەی ئەو بێ و لە هەمان کاتدا هیچ جۆرە ئابلۆقەیەکی ئابووری زەدانێکی ئابووری لەسەر ئێران نەمینێتەوە. بۆ لەبەر ئەوەی ئێستاکە چینێک لە ئێراندا سیاسەت دەکا شەڕ دەکا، ئەو چینە سەرمایەدارە خودی ڕژێمەکەیە، واتە خودی سوپای پاسدارانە. ئەتۆ وەرە سەرمایەدار بە هەموو سەرمایەکەت لە دەستداوێ چ جۆرە سیاسەتێک دەکەی سیاسەتێکی وا دەکە.
بەڕای من لە بۆ هەندێک ئەو مەسەلانە ئەکرێت لە ئایندەدا هەر هەمویان بکاتە قوربانی بەڵام سەرەتا گەڕەنتی دەوێت هەروەها ناوبراو واتە ئیسماعیل بەقایی وتە بێژی وەزارەتی دەرەوە وتی لە کاتێکدا ئەوان باس لە دیپلۆماسی دانوستاندن دەکەن هاوکات پەنا دەبەنە بەر هێز کردەوەی نایاسایی و ڕەفتاری تاوانکاری دژ بە ئێران ئەنجام دەدەن پرۆسەی بڕیاردان لە وڵاتی ئێمەدا تەواو ڕوونە دەبێت لایەنە پەیوەندیدارەکان پێداچوونەوە بە هەموو وردەکاریەکی دەقەکەدا بکەن هەرکە گەیشتینە ئەنجامێکی کۆتایی کە خزمەت بە بەرژەوەندیگەری ئێران بکات بە فەرمی بە ڕسمی ڕایدەگەێن وردەکاریەکانی ڕێککەوتنی ئەگەری دەردەکەون ژمارەیەک لە مەرجەکانی ناو یاداشنامەی لێک تێگەیشتنەکە لەلایەن مێدیاکانی حکوومەتی ئێرانەوە بڵاوکرانەوەتەوە هەرچەندە وردەکاریەکان هێشتا کۆتاییان نهاتووە بە فەرمی لەلایەن تاران یان واشنگتۆنەوە پشتڕاست نەکراونەتەوە کە ئەمانش بریتین لە خاڵە گرنگەکەم وەستانی هەمیشەی و دەست بەجێی شەڕ لە هەموو بەرەکاندا بە لوبنانیشەوە یعنی ئەمە زۆر زۆر گرنگە بە لوبنانیشەوە ئێستا کە ئەوەی کە سەرەتا دەیانوت حتا سەرەتا ئێران ڕازی بوو کە هەژمونگەرایی خۆی ناوچەی کۆتایی پێبێنێ ئێستاکە بە ئاشکرا ئەڵێ جاران بە ئاشکرا نەیدەگوت باسی لوبنانی نەدەکرد دەگوت ئێمە کەروان بە لوبنان نییە جاران لە ڕێگەی حیزبوڵڵا شەڕەکەی خۆی دەکرد و حیزبوڵڵا زەبری خواردبە ئەو پەلاماری ئیسرائیل نەدا ئێستاکە بە ئاشکرا ئەڵێ لوبنان بەشێکە لە میحوەری مەقاومە یعنی لوبنانیش دەبێ بگرێتەوە لادانی گەمارۆی دەریایی ئەمریکا لە ماوەی 30 ڕۆژدا بەڵێنی ئەمریکا بۆ فراوان نەکردنی ئامادەی سەربازی خۆی لە ناوچەکەدا یعنی ئەو دوانە خاڵی دووەم و خاڵی سێەم ئەمانە وەکو گەڕەنتی دەبینرێن واتە بە هیچ شێوەیەک سوپای ئەمریکا دەبێت پاشەکشە بکە بۆ ئەوەی لە ماوەی ئەو 30 ڕۆژەدا بتوانێت ویانیش لە ماوەی ئەو 6 ڕۆژەدا کە ئاڵێن لەسەر مەسەلەی نوکلەری گفتوگۆ بکرێت لەو ماوەیەدا ئەمریکا خۆی کۆنەکاتەوە سەریەک 6 ڕۆژ دانوستاندن بۆ گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی بە پشت بەستن بە پرسە ئەتۆمیەکان و لادانی تەواوەتی سزاکان دەستپێکردنەوەی گەروی هورموز لە ماوەی 30 ڕۆژدا بەڕێو شوێنی ئێرانی ئەمە تەماشا دەکەین لە مێدیاکانی لە مێر نیوزدا ئەمڕۆ بەیانی دەرکەوتن و ئەمانە وایان کرد کە لە ناو ئەمریکادا هێرشێکی زۆر زۆر گەورە بۆ سەر ترامپ دەست پێ بکە ئای ترامپ چیت کرد خۆ پێشتر پێش شەڕەکە ئێران ئەم شتانەی نەبوون ئەو بانگەشانەشی نەبوون ئەو داخوازیانەشی نەبوون ئێستا کە لەکوێ هاتن دانوستانە کۆتاییەکان دەست پێ ناکەن تا نیوەی پارە بلۆکراوەکانی ئێران ئازاد نەکرێن سزای نەوت ڕانەگیردرێن گەمارۆی دەریایی لا نەبرێن بە هیچ شێوەیەک دانوستانەکان دەست پێ ناکەن ئاژانسی ئیرنا بڵاوی کردەوە گفتوگۆکان دەربارەی بەرنامەی موشکی ئێران و پشتیوانیکردنی گروپەکانی بەرگری بە یەکجاری لە کارنامەکە لادراون واتە بە هیچ شێوەیەک باس لە موشەکەکانی ئێران ناکرێت ماوەی 6 ڕۆژەکە سێ پرسی چارەسەر نەکراو لە یاداشنامەکەی ئێستادا تاوتوێ دەکات بەردەوامبوونی بەرنامەی ئەتۆمی ئاشتیانەی ئێران لادانی سزاکان و میکانیزمێک بۆ قەرەبووکردنەوەی ئێران بۆ زیانەکانی بەڕای من دوو مادەکانی سەرەوە معقولن یعنی بەردەوامی بەرنامە ئەتۆمی ئاشتیانەی ئێران بە هیچ شێوەیەک ناکاتە سفری یۆرانیۆم بەڵام ئامادەیە زۆر کەمی بکاتەوە و لادانی سزاکانیش ئەمە ئەگەری زۆرە ئێران بۆ بیکاگەر سزاکان لانەدەن و بەڵام قەرەبووکردنەوەی ئێران و زیانەکانی نازانم ئەمەیان زۆر عقل نایبڕێ لێرەدا نازانم مێدیەکانی ئێران لەوەدا ڕنگ بێ تۆزێک بۆ یاغیان کردبێ هەروەها ئیرنا ڕایگەیاندووە ئەگەر تاران بڕیاری واژۆکردنی یاداشنامەکە بدات بەشێک لە پارە بلۆکراوەکانی دەست بەجێ ئازاد دەکرێن و باقیەکەشی وردە ئەو پارەی زۆر زۆر گرنگە چونکە ئێران دەزانێ خەڵکی ئێران گرێبەستێکی لەگەڵ ئێران ئەنجامدا گرێبەستەکە چی بوو خەڵکی ئێران بەگشتی هەمومان دەزانین ئۆپۆزیسیۆنی ئێرانە یعنی ڕنگ بێ 4-5 ملیۆنی لایەنگری ڕژێم بێ بەڵام بەڕاستی ئەوەی دیکە هەمویان لە ڕژێمی ئێران بێزارن
يعني هەتاکەی شەڕ هەتاکەی برسی بوون هەتاکەی ئەملا و ئەولا بە هیچ شێوەیەک ئەمە ناکری خۆتان دەزان ئێرانیەکان میلەتێکن حەزیان لە ژیانە حەزیان لە جلوبەرگە حەزیان لە دەرەوێ حەزیان لە پارە خەرجکردن حەزیان لە گەڕانە و ئەمە وامان پێ دەڵێ کە خەڵکی ئێران بەگشتی لەو ڕژێمە بێزارە بەڵام کاتێک ئەو جۆرە بێزاریە من چەندین جار وتومە جیاوازە لەو جۆرە لەوەی کە ئەتۆ بێی لە دەرەوە هێرشێک بکێ سەر وڵاتەکەم بسووتێنی لە شەوی یەکەمیندا 230 خوێندکاری 5 ساڵی بۆ 7 ساڵی بکوژی 230 بە مامۆستاوە بیکوژی پاشان لە نەخۆشخانەکان بدەی بەو نەخۆشانەی کە نەخۆشی کانسێر و سەرەتانیان هەیە هەمیان لەناو ببەی پاشان ئەو کۆگانەی کە دەرمانی لێ ساز دەکرێت هەر هەمووی لەناو ببەی نەوتەکەم بسووتێنی غازەکەم بسووتێنی پردەکانم بتەقێنیەوە ئەوە لە هەر کۆمەڵگایەکدا بکری ئەو کۆمەڵگایە ناچار لەگەڵ دەوڵەتەکە یەک دەبێ بەرامبەر بە دوژمنەکەی دەرەوە هەر کەسێک بێ وە بە تایبەتی ئێران وە بە تایبەتی شیعان لە بۆ هەندێ ئەمانە شتی جیاوازن بەڵام لەبیر مەکەن ئەوانەی کە پشگیریان لە ئێران کرد کە بەشێکیان دەردەکەونە سەر تەلەڤیزیۆنی تەماشا دەکەی پەچەی پێوە نییە ژنە پەچەی پێوە نییە وە مکیازی کردووە و بە ئاشکرا لە قسەکانیدا دیارە کە دژی ڕژێمە بەڵام پشگیری لە دژایەتی ئێران دەکات دژایەتی ئیسرائیل دەکات و ئەوە ئەڵێ سبەینێ ئەگەر شەڕێکە ڕاوەستا حاڵ و حیسابێک لەگەڵ ئەو ڕژێمە دەکەم ئەوە معنای چیە معنایەوەیە کە سبەینێ شەڕێک ڕاوەستا دیسە ئۆپۆزیسیۆن بوون لە ئێران دەست پێ دەکاتەوە و خەڵکەکە زۆر برسیە و ئابووری زۆر داتە پیوە ئێران دەیە بە پەلە ئەمە چارەسەرکە بۆ ئەوە دەیەوێ یەک لە مەرجەکانی دانوستاندنی یەک لە مەرجەکانی واژۆکردنی ئەوەیە کە هیچ نەبێ ئەو پارەیانەی کە هەتا و گوێستا خوێنراون نیوەی بگەڕێنەوە بۆ ئەوەی بتوانێت خەڵکەکەی زگی خەڵکی تێر بکە و ماوەیەک ڕاپەڕینەکان ڕابگرێ ئەڵێم ڕاپەڕینەکان ڕابگرێ لەبەر بۆ ئەوەی زگی خەڵک تێر بکە ڕنگ بێ هەندێک کەس گلەی بکەن باشە کێشەی خەڵک بەتەنیا زگتێرکرد نەخێر بەڵام خەڵک دەبینێت کە ئالتەرناتیفی جمهوری ئیسلامی ئێران چێیانی ئالتەرناتیفەکانیان چێە کام ئۆپۆزیسیۆن کوردەکەی ئەزەریەکەی فارسەکەی مجاهیدینەکەی شاپەرستەکەی تێگەی حیزبی دیموکرات و کۆمەڵە ئەوە مێژووکیان دیارە تا چەند دیموکراتن تا چەند پێشکەوت و خوازن تا چەند لایەنگری ژنن چی لە ئابووری دەزانن چی لە دەوڵەتداری دەزانن ئاستی کۆمەڵایەتی و ڕووناکبیریان چەندە هەموو دیارەوە نیە مجاهیدینی خەلق هەمووان دەیان ناسین شاپەرستەکانیش ئەمە ئاستیانە کە ئاستێکی زۆر دابەزیوی مرۆڤایەتیان هەیە تەنانەت لە بۆ هەندێک کۆمەڵگەی ئێران ئەمە دەزانێ کۆمەڵگەی ئێران ئەگەر بیهەوێ بیڕوخێنی دەیەوێت شتێکی باش بڕوخێ لە بۆ هەندێک بەڕای من ئەگەر زجی تێر بکەن و ئەگەر بەشێک لە ئازادیەکان یعنی بەشێک لە ئەو نۆڕم و یاسا وشکانەی ئیسلامی لا ببەن خەڵکی ئێران ماوەیەک بێدەنگ دەبێ لە بەرامبەر ڕژێمدا هەر لە بۆ هەندێک ئەو بابەت زۆر گرنگەوە ئێرانیەکان باشی لێ تێگەشتن واتە ئەگەر ئەمە نەبێ لە دوای کۆتایی هێنانی شەڕ ڕاپەڕینەکان دەست پێ دەکەنەوە لە ئێراندا چونکە وتم خەڵکی ئێران بەگشتی لەو ڕژێمە ناڕازیە ئەمە شتێک نییە کە ئێمە بیشارینەوە ئەمە شتێک نییە کە ئێمە بیشارینەوە بەڵام کاتێک هێرش لە دەرەوە هەبێ ئەو ڕژێمە بەهێز دەبێت و شەڕ هەبێ ئەو ڕژێمە بەهێزتر دەبێت و ئێران ئێستاکە کۆنتترۆلی هورموز ڕوون دەکاتەوە لەبەر ڕۆشنایی ڕێککەوتنەکە ئاژانسی هەواڵی فەرمی ئێران بەیاننامەیەکی بڵاو کردەوە تێیدا جەختی لەوە کردەوە کە بە پێچەوانەی ئەوەی لە میدیا ڕۆژ ئاوەیەکاندا بڵاو دەکرێتەوە ئەمە زۆر گرنگە چونکە مێدیا کوردیەکانش هەموو ئەمە بڵاو دەکەنەوە بە تایبەتی مێدیەکانی باشوور ئەو ئاژانس ئەو تەلەڤیزیۆنە سکای نیوز ئەلعەرەبیە هەیە تەلەڤیزیۆنێکی ئیماراتیە بە پارەی ئیماراتی دەکرێت بەڵام هەر لە بێژەرەکانیەوە بگرا هەتا فەڕاشەکەی ئیسرائیل تەعینیان دەکات هەر لە بێژەرەکەی هەتا فەڕاشەکەی هاوڵاتی ئەمریکان و بەشێکی زۆریشیان ئیسرائیلن تەماشای ناوەکانیان بکە
كارولين ومارولين هر عربني نمانا بەڵام فێری عەربی کراون و لەوێدا پەخش دەکەن و ئاژانسێکی زۆر زۆر بەکاریگەرە بەڵام ئاژانسێکە لە مەسلەی ئێراندا بە تایبەتی هیچ بابەتی نییە زۆر زۆر سۆبژێکتیڤە سەری لە زۆر زۆر خەڵک شێواندووە چونکە بە عەربی پەخش دەکا وابزانم بە ئینگلیزی پەخش دەکا وابزانم بە فەڕەنسیش هەیە و ئەمە وای کردووە کە سەر لە زۆر خەڵک بشێوێنێ و هەواڵی زۆر زۆر ناڕاست بدا هەر لەبەو هەندێ ئێرانیەکان ئەڵێن ئێران پابەند نابێت بە دەستبەرداربوون لە کۆنتڕۆلی گەڕووی هورمزدا واتە گەڕووی هورمز لەمە دووە کارتێکی هەرێک گەورەی ئێران واز لە نوکلەر دێنی واز لە بۆمب دێنی چونکە بۆمبێکی دیکەی گەورەتری دۆزیەوەتەوە ئەویش گەڕووی هورمزە ترامپ بەهۆی دزە پێکردنی مەرجەکانی ڕێکەوتنەکە تووڕە دەبێت ئەمڕۆکە تووڕەبوونی ترامپ ئەوە بوو کە ناچار بوو هاتە سەر فۆکس نیوز ترامپ بەخۆی نایەتە سەر تەلەڤیزیۆن ئەمە ئەمڕۆکە هات دوای ئەوەی کە ئێرانیەکان ئەمەیان بڵاوکردنەوە کاتێک وردەکاری ڕێکەوتنە ئەگەریەکە لە مێدیاکانی حکوومەتی ئێران دەرکەوتن ترامپ ئەمڕۆ هەینی هێرشی کردە سەریان وتی وردەکاریەکان نادروستن ترامپ لە تروس سۆسیالیشدا نووسی ئەو مەرجانەی کە ئێران بۆ فەیک نیوز دزەی پێکردووە هیچ پەیوەندیەکی بەو مەرجانەوە نییە کە بە نووسین لە سەریان ڕێککەوتونە ئەوەی ئەوان وتیان لەوانەش بەیاننامە لاواز و بەزەیی پێداهاتووەکیان سەبارەت بە هەبوونی ڕێککەوتن هیچ پەیوەندیەکی بەڕاستیەوە نییە خەڵکێکی زۆر بێشەڕەفن بە بێشەڕەفانە مامەڵە دەکەن یعنی گوێنیدان لەگەڵ ئەوانشدا شتێک نییە بە ناوی مامەڵەکردن بە نیەتی پاکەوە ئەمە قسەی دۆناڵد ترامپ بوو ئیسرائیل دەڕێت ترامپ دڵنیایی بە ئێمەوە داوە کە لە ڕێکەوتنەکەدا مەرجەکانی ئیسرائیل جێبەجێ دەکرێن کە مەرج نازانین ئایا ئەو مەرجە دەبێت کە دەبێت ئیسرائیل لە لوبنان شەڕەکە ڕابگرێ بەیاننامەی ئێوارەی پێنجشەممە نووسینگەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەمانەی بڵاوکردنەوە جا دەبێت لە کرداردا تەماشا بکەین بزانین چۆن دەبێت هەروەها چیتر هەیە بۆتان باز بکەم ئەمڕۆکە پەرلەمانتارێکی حیزبوڵڵا جەختی لەوە کردووە کە دەبێت لوبنان لەناو ڕێککەوتنەکەدا بێت ئەوە چێ بوو حەسەن فەزڵوڵڵا بوو پەرلەمانتاری حیزبوڵڵا ڕۆژی هینی ڕایگەیاند کە هەر ڕێککەوتنێکی ئاشتی لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکاندا لوبنانیش دەگرێتەوە جا حکوومەتی لوبنان قبولی بکاتیان نا لە هەمان کاتدا بەتوندی ڕەخنەی لە دانوستانە ڕاستەوخۆکانی بەیروت لەگەڵ ئیسرائیل گرت ئەو لە مەراسیمێکی یادکردنەوەدا لە بەیروت وتی ئێمە متمانەمان بە ئیدارەی سیاسی نییە کە یەک لە دوای یەک لەسەر حیسابی وڵات سازش دەکات بە تایبەتی کاتێک هیچ بژاردەیەکی سیاسی گونجاو یان جێگەی باس پێشکەش نەکراوە لوبنانیش کەوتوتە ناو قەیرانێکی زۆر زۆر گەورە خەڵکەکە لەلایەک دەزانن بەهۆی هەبوونی حیزبوڵڵاوە چیان بەسەردێ بەڵام لەلایەکی دیکە خەڵکەکە دەزانن باشە خۆ پێش حیزبوڵڵا یعنی خەڵکانێک هەن ڕووناکبیرن وەکو ئەلیتی کوردی نین کە هەموو شتێک بە حیزبوڵڵاوە بەستنەوە یعنی ئێستاکە من ئەوێ ڕۆژێ ژماردەم وا بزانم 16 جار بوو بەر لە دایکبوونی حیزبوڵڵا 16 جار ئەو ئیسرائیلە پەرلەماری لوبنانی داوە دێهاتەکانی داگیرکردونە شاخەکانی داگیرکردنەوە ڕۆبارەکانی داگیرکردونە و هەموو جارێک کە ڕێککەوتنی کردووە لە ڕێککەوتنەکان وتوێتی ئەمە وەکو خاچی خۆمان بێ و یانیش خاچی محەڕەم بێ کە سنووری محەڕەم دیارە لە بینی هەردوو وڵات بەڵام ئەم جارە ویستوێتی هەر جارێک هەندێککە بێتە پێش حیزبوڵڵا لە نەتیجەی ئەوەدا دروست بووە و حیزبوڵڵا ئێستاکە زۆر کەس پرسیار دەکە باشە ئەوە حیزبوڵڵا نەما ئەوە هەڵمەوەشاندەوە ئەو کاتە ئەگەر ئیسرائیل هاتە ژوورەوە چی ئامادەیە تەقەیەک بکە لە بەرامبەر ئیسرائیل چۆن ئێستا پێشمەرگەی کوردی ئامادە نیە تەقەیەک لە بەرامبەر ئێران بکە تەقەیەک لە بەرامبەر تورکیا بکە واللهی سوپای لوبنانیش هەر ئەوەندە ئامادەیە تەقەیەک لە بەرامبەر ئیسرائیل بکە ئەوە حەقیقەتێکە
لەبۆ هەندێک لە لوبناندا ئەو کێشەیە هەیە کێشەکە دوولایەنەیە وەکو وتم لەلایەک حیزب الله وەکو بارگرانی سیر دەکرێت بەڵام لەلایەکە حیزب الله وەکو تاقەهێزێک کە بەرگری لە سەروەری لوبنان بکە تەماشا دەکرێت بمانەوێت نەمانەوێت مۆدلی لوبنان مۆدلێکی ئالۆزە مۆدلێکی نیمسە فدرالیە و ئەو مۆدلی سونی و شیعە و کریستیان هەتاوەکو ئێستا وە بەهۆی هەبوونی ئیسرائیلەوە بێگومان وە بەهۆی ململانەی ئیسرائیل و ئێرانەوە لەسەر حسابی لوبناندا تەماشا دەکەین حکومڕانیەکی ڕێک و پێک لەوێ هەتاوەکو ئێستا بەڕێوە نەچوونە و چیتر هەیە بۆتان باسکەین دەسەڵاتی فڕۆکەوانی شڤیلی کوێت ڕۆژی هەینی پشتڕاستی کردو ئەمڕۆ کە هێرشێکی ئێران بۆ سەرفڕۆکەخانەی نێودوڵەتی کوێت زیانی بە ڕادار و ئامێرەکانی بەڕێوەبردننی هاتوچۆی ئاسمانی گەیاندووە و بۆتە هۆی برینداربوون ئیمارات و ئێران یەکەم گفتوگۆی ئەمنی ڕاستەوخۆ لە دوای دەستپێکردنی جەنگی ئەنجام دەدەن بلومبێرگ ڕایگەیاندووە بەرپرسەکانی باڵای ئاسایش نیشتیمانی ئیمارات و ئێران ئەم هەفتەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ فیزیکی کۆبوونەتەوە ئەم دەستگایە گفتوگۆ ڕانەگەێنراوەکانی وەک هەوڵێکی ئەم قەست بۆ هێورکردنەوەی بارگژیەکان ناوبرد کە لەلایەن ئەبوو زەبیەوە دەستی پێکردووە دوای ئەوەی گەیشتە ئەو ئەنجامەی کە حکوومەتی ئێران ئەگەری ڕوخانی نییە سفرە ئیمارات هەوڵ دەدات پارێزگاری لە ئەولویەتە ئابووری گەورەکانی بکات لەوانەشۆ بەرهێنانی فراوانەکانی لە بواری زیرەکی دەستکرد و وزە لە کاتێکدا ئێران هەوڵ دەدات پەیوەندێکی کارە لەگەڵ ئیماراتدا بپارێزێت کە پێش جەنگ یەکێک بوو لە گەورەترین هاوبەشە بازرگانی و کەناڵێکی سەرەکی بوو بۆ هەناردەکردنی نەوتی سزادرا لەلایەن ئیماراتەوە بەڵێ ئەمە هەبوو پێش جەنگەکەدا و زۆربەی زۆری دەوڵەمەندە ئێرانیەکان ساڵی چەند جارێک لە ئیمارات بوون بە ئەوانەی دەسەڵاتداریشەوە بازرگانیەکی نایاسایی و قاچاغ لە ڕێگای ئیمارات بەردەوام دەکرا ئەمەیان هەبوو ئەوەی وای کرد کە ئیمارات و ئێران وها ببن بە دژمنی یەکتری بوو پەیوەندیەکانی ئیمارات بوو ینی چاوی ئیمارات بوو لەوەی کە لە ژێر سەیوانی ئیسرائیلدا دەتوانێت ئاسایشێکی نوێ مسۆگەر بکە هەروەکو چۆن بینیمان ساڵێک پێش ئێستاکە وەکو نەعامە سەری خوێن خستۆتە ژێر عەرز بەڵام چۆن بینە ساڵێک پێش ئێستا ناسیۆنالیستە بەڕەڵا کوردەکان کە هیچ لە پەیوەندی نێودوڵەتی نازانن و هیچ لە سیاست نازانن بەردەوام دەیانگوت تاقە ڕێگە ئەوەیە ئێمە لەگەڵ ئیسرائیل هاوپەیمانی ببەستین بۆ ئەوەی کوردستان لەو نەهامەتی ڕزگار بکەین و ئێمە بگەینە دەسەڵات و دەوڵەتی خۆمان هەبێ و هەتا دوایی پێویستمان بەولا و بەولا نەبێت پێویستەکە ئێمە لەگەڵ تورکیا ئاشتی بکەین پێویستەکە لەگەڵ ئێران بیکەین ئەمە ئەنجامەکەی دەبینی وڵاتێکی وها گەورەی وەکو ئیمارات ئێستا کە وەفتی خۆی دەنێرێتە لوبنان هەواڵی بەڕێز لە ڕاستیدا چی پێ دەڵێن ڕووداوەکان گەلێک زۆرن دوێنێش لە لوبنان ئیسرائیل 12 کەسی سڤیلی کوشت لە شەپۆلی هێرشێکی ئاسمانیدا بە تایبەتی لە دەوروبەری دۆڵی بیقاعدا و هەروەها لە دەوروبەری وادی سلوکدا کە دۆڵێکی استراتیژیە لە باشووری لوبنان و ئیسرائیلیەکان حیزب الله وانیش لوبنان حیزب الله بۆ تۆمەتبار دەکا کە لەو دۆڵەدا پێشتر موشک و دڕۆنی حیزب الله هەڵدراون هەتاوەکو ئێستاش ئیسرائیل و تەکنۆلۆژیاکە نەیتوانێت چارەسەریەک لە بۆ ئەو جۆرە دڕۆنی حیزب الله بدۆزێتەوە VPN چیە ئەمە بدۆزێتەوە ڕادارەکان ناتوان ببین ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و ئەمە بۆتە هۆی لە دەستدانی چەندین تانکدا بە تایبەتی خۆی بە تانکەکاندا دەتەقێنێتەوە و ئێستاکە لە ناو ئیسرائیلدا کێشێ گفتوگویەکی زۆر هەیە لە ناو سەربازەکاندا کە ئیسرائیل لەو شوێنانی کە داگیری کردووە بکشێتەوە یان بمێنێتەوە بەشێکی زۆری
جەنەڕاڵە کۆنەکان و جەنەڕاڵە تەقاعودەکان تەماشا دەکەین دەنجی خۆیان دەگەینە حکوومەت کە ئەمە بڕیارێکی هەڵەیە ئەگەر ئیسرائیل لە لوبناندا بمێنێتەوە بەردەوام دەبێتە هەدەفی حیزب الله و ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی لەمە دووە ئەو لوبنانیانەی کە هەتاوەکو ئێستا دەیانگوت بە حیزب الله هەڵوەشێتەوە ئەو قسەیە نەکەن و بەردەوام دەبێتە هەدەف ڕەنگ بێ حیزب الله ئەمەی پێخۆش بێ ئیسرائیل لە هەندێک شوێنی لوبنان بمێنێتەوە لە بۆ حیزب الله زۆر ئاسانترە بۆ ئەوەی جاروبار بتوانێت چالاکی بچوک بە ئیمکانی زۆر بچوک لە بەرامبەریان بکە و سەربازانی ئیسرائیل لەوێ بکوژە و ماندویان بکە و خەرجێکی زۆر بە ئیسرائیل بکە و حیزب الله بەردەوامە لە هێرشەکانی حیزب الله بانگشەی ئەوەی کرد کە چەکدارەکانی ڕۆژی پێنجشەمە شەپۆلێکی هێرشیان کردوتە سەر هێزەکانی ئیسرائیل و پێگە سەربازیەکانیان لە باشووری لوبنان ئۆپەراسیۆنە ڕاگەیەنراوەکان لە کەناراوەکانی دەریای ناوەڕاست لە نزیک ناقوڕەوە تا ناوچەکانی بند جوبەیل مەرجەعیون نەبەتیە هەبوون لەلایەن حیزب اللهەوە کە هێزەکانی ئیسرائیل لەم ڕۆژانەی دواییدا ئۆپەراسیۆنە زەوینیەکانیان فراوان کردووە لە ناوخۆدا حیزب الله دەیەوێ هێرش بکە کە چەند ڕۆژێک پێش ئێستا جاری یەکەم حیزب الله توانی دزە بکاتە ناو ئیسرائیل یعنی لە دەوروبەری جەلیلیەی گەورەدا چەند ئەندامێکی حیزب الله چوونە ژوورەوە هێزەکانی ڕێدوان کە ئەمە ئیسرائیلەکانی تووشی شۆک کرد سەرباری ئەو هەموو ڕادار و ئەو هەموو کامێرایە چۆن توانیان ئەمانە بێنە ژوورەوە و حیزب الله ئەڵێ لە ڕوبڕوو لە ڕوبڕووبوونەوەکاندا هەتا وەکو ئێستا 450 ئیسرائیلی کوژراون بەڵام حکوومەت ڕایان ناگەینێ ئەمەیان تا چڕادێک ڕاستن بەڕاستی من ناتوانم قسێکی لەسەر بکەم ئیسرائیلەکان پێشتر ئەویان هەبوو کە پێشتر کە خەڵکیان کەم لێ دەکوژرا بەڵام کاتێک کەسێکیان لێ کوژرا بە دوای 5-6 ڕۆژ ڕێیان دەگەیان ئایا لەبەر ئەوەی ژمارەکان زۆرن و لەبەر ئەوەی هەڵبژاردنیان لە پێشە لەبەر ئەوەی حکوومەت لەناو تەنگە تاویدایە ناوێرن ئەو ناوانە ڕابگەینن ویانی شتێکی دیکە هەیە ئەمەیان جارێ نازانین ویانیش ئەو هەواڵە درۆیە حیزب الله درۆ دەکا ئەمەشیان جارێ بەڕاستی نازانین لە ناو شەڕدا هەموو کەس درۆ دەکا وە لە هەمان کاتدا دوو ئاشتی پارێزی ئەمالیزی دیسان لە لوبنان لە ئەنجامی هێرشێکدا هێرشێکی ئیسرائیلدا ئەوە کران بریندارکران کە ئەمانە لە بۆ چالاکیەک چوو بوون تانکێکی سەربازی ئیسرائیل تەقەی لێکردوونە ئەمە هەتاوەکو ئێستا بەردەوامە بە کورتی بۆی کۆتایی پێبێن ئەو هەواڵی عراق سرنج ڕاکێشە دەستگای ئاسایش نیشتیمانی عراق ڕایگەیاند پیلانی تیرۆرکردنی سەرۆکی دەستگا و ژمارەیەک بەرپرسی ئاسایشی پایەبەرزی تێکشکاندووە گومان لێکراوان پەیوەندیان بە گروپێک هەبووە کە حکوومەت بە پەیوەندیدار بە حیزبی بەعسی قەدەغەکراو دەزانێت ئەو هەواڵە زۆر گرنگە چونکە پێشتریش ئێمە دەزانین کە حیزبی بەعس لە ڕێگای وڵاتانی کەنداوە بەردەوام هەوڵی دەدا کە کودتایەک بکە لە عراقدا هەولێریان بۆ ئەو مەبەستە بەکاردەهێنا پەیوەندیەکانیان لەگەڵ هەولێر زۆر خۆش بوو ئێستا کە لە چاستێکدایە نازانین و هەولێر ئێستاکە بۆی دەرکەوتووە ئێرانێکی نەڕووخاو لە ئێرانی پێش شەڕدا زۆر مەترسیدارتر دەبێت حیسابی بۆ بکە حیسابیشی بۆ دەکە حیزبی بەعس ئەو هەموو ئامادەکاری خۆی ڕاگررت بوو بۆی شەڕی ئێران و ئەمریکا ڕووبدا بۆەوەی بۆشەیە بکەوتە عراق لە عراقدا ئەمە بکە بەڵام ئێستاکە کە دەیبینی هەم ئەمریکا نایوێ عراق لەدەست بدە و هەم ئێران نەڕووخاوە ناچارن
بە شێوێک لە شێوەکان کارەکانیان ئەنجام بدەن ویانش پێشەوەی کارەکانیان ئەنجام بدەن حکوومەتی عراق پەیزانیوە و ئەمە وا دەکات لەمە و دووە بەڕاستی گوشارێکی دیکە دروست ببێ و هەم ئەمریکا و هەم حکوومەتی ناوەندی عراق ناچار دەبن هەموو لایەنەکان زیاتر گوشار بخەنە سەر لایەنەکان بۆ ئەوەی زیاتر پابەندی ناوەند بن. ئەمە گرنگە مرۆڤ لی بخوێنیتەوە و لە هەمان کاتدا لەو ڕۆبەدواوە حیسابکردن لەسەر بەعز، حیسابکردن لەسەر ئیسرائیل، حیسابکردن لەسەر ئەمریکا دژ بە ئێران، حیسابکردن لەسەر ئەنقەرە دژ بە بەغدا حیسابێکی زۆر زۆر غەڵەت دەبێت لەسەر بەغدا بەتایبەتی لە بۆ کوردەکان و لە بۆ سونیەکانیش حیسابێکی زۆر زۆر غەڵەت دەبێت و ئەو حیسابە بەڕاستی کۆمەڵێک زیانی استراتیژی زۆر زۆر گەورە لەگەڵ خۆی دێنی جا هەر لایەنێک بیکەن. بڵێ قسەکانی من تەواو بوون، بە کورتی تەماشا دەکەم کاتێکی کەم ماوە. بزانم پرسیارێکی پەیوەندی بە باسەکەمان هەبێ. کاک دیار عومەر بابەتی ناردنی لیوا کوردیەکان بۆ گوندەکانی دیمەشق من پرسیارم کردووە، چاوەڕێ دەکەم سبەینێ وانش ئەم شەو درەنگ وەڵامم پێ بگە. وەڵامم پێگەیشت دەمەوێ من لەسەر بنەمای زانیاری، چونکە زانیاریەکانی من باوەڕیان پێ دەکەم بەخۆم، ئەو زانیاریانی کە بەدەستیان دەخەمەوە هێزەکانی سووریای دیموکراتیک باوەڕیان پێ دەکەم، شخصەکان بە شخصی دەناسم، ئەوە نییە لە ڕێگای کەناڵی دەستی دوو و دەستی سێوێ دەستی یەکە، لە بۆ هەندێ هەواڵم بۆ ناردوونە بێنە سەرخەت حتمما زانیاری وەربگرم لە بەرنامەیەکدا لە باسی دەکەم. سپاس بۆ کۆمنتەکانتان کاکە محەممەد، سپاس بۆ کۆمنتەکانت. بەڵێ کاک دیار لەسەر بابەتی دزینی چەکەکان قسەکردن بەڕاستی مانایەکی وای نەماوە، مانای نییە ینی چەند چەک چوونە چەند چەک نەچوونە، ینی ئەمان ئەگە چەکێکی زۆر بواە هەتاوەکو ئێستا ژمارەکانیشی دەردەخرا، بە احتیمالی زۆر چەکێکی زۆر زۆر کەم چوونە لە دەست جیهەتێکی استیخباراتی دانان لە هەرێمدا و ئەو چەکانە لە دواییدا بە بڕیاری ئەلیتی هەرێم نەگەشتونە جێی مەبەست تێگەی و ئەمە ئەلیتێک لە دەوروبەری ترامپ لە دژی کورد بەکاریان دێنی و ئەو ئەلیتە بە خۆمان دەزانین چێنێتتر تۆماس بارەک گەورەترین نمونەیانە، لەمە زیاتر جارێ احتیمالێک کە قسەی لەسەر بکەین بەڕاستی نییە، ئەوش احتیمالە کە ئەو قسەی کە دەکەم، لەمە زیاتر بەڕاستی من شتێکم نییە بۆ بابەت سوپاس دەکەم. شەرع ئەمریکا هەتاوەکو ئێستاش پێویستی بە شەرعە، چونکە ئەمریکا لە کاتێکدا لەگەڵ ئێران ڕێک بکەوێت کە ناچارە ڕێک بکەوێت لە بۆ پاراستنی بەرژەوەندی ئیسرائیل پێویستی بە تەحالوفێکی زۆر زۆر گەورەیە لە ناوچەکەدا. ئەمریکا بەخۆی ئەمە ناشتوانێت ئەمە بکە، ئەمریکا ناچار دەبێت تەحالوفێکی ئیسلامی دروستکە کە ئەو تەحالوفە ئیسلامیە لە بەرژەوەندی ئیسرائیل دابێت دەگەی لە بۆ هەندێک ئەوە زۆر زۆر گرنگە. ئیسرائیلەکان و ئەمریکیەکاندا پێشتر ئەوەیان بیریان لەمە
کردبووە. بۆیە من نەوەکو ئێستا لە پێشتریشدا هیچ کات هیوایەکم بە ئیتیفاقی بە سیاسەتی ئیسرائیل لەگەڵ کوردەکاندا قەت نەبووە. لە بۆ ئیسرائیل ئەمڕۆکە کوردەکان گرنگ نین، لە بۆ ئیسرائیل ئەمڕۆکە هێزە سونیە ئیسلامیەکان گرنگن کە ئەکرێ لە هەر حاڵەتێکدا لە بەرامبەر حیزبوڵڵا بتوانن شەڕ بکەن، لە بەرامبەر ئێران بتوانن شەڕ بکەن. ئەگەر لە بەرامبەر هەردووچیان شەڕ نەکەن هەڵومەرز نەبێ، بەڵام هێزێکی ڕەدع دروست بکەن. ئەمە زۆر زۆر گرنگە. یعنی تۆماس باراک پێشتر ئەحمەد شەرعی ڕازی کردبوو بۆەوەی هێرش بکاتە سەر لوبنان، هێرش بکاتە سەر حیزبوڵڵا لە لوبناندا، و بە احتیمالی زۆر شەرعیش بەمە ڕازی ببوو. بەڵام لە دوای ئەوە بە سعودیا و تورکیا کەوتنە دەورێ، بە تایبەتی سعودیا، و ڕێگای لەمە گرت، ڕێگای لەو پیلانە گرت. ئێستا کە سعودیا نایهەوێ بە تەواوەتی بچێتە باوەشی ئیسرائیل، چونکە هەموو شتێک هەژمونی ئاینی لەدەستەدا، ئیتر دەبێ حەزەکە بگوازێتەوە. تورکیاش بە هەما شێوە ئەمەی ناوێت. تورکیا تەقەی سەری دێ ئیسرائیل لە لوبنان و لە غەزە و لە ڕامەڵڵا چی دەکا، بەڵام تورکیا نایهەوێ ئیسرائیل بێ لە دەرگای سنوورەکانی بدا. هەر لە بۆ هەندێ من لە سەرتاشەوە باوەڕم بەوە نەبوو، چونکە شەرع لە بۆوان زۆر زۆر گرنگترە لە بۆ ئیسرائیلەکان، و ئێستاکەش چوونی شەرع زیاتر پەیوەندی بەو بابەتەوە هەیە، بۆ ئەوەی لە ئایندەدا لە سووریا، لە عێراق، لە کەنداو هێزێکی خۆجێیی سونی دروست بکرێ دژ بە هەژمونی ئێراندا. عێراقیش دەخەنە ناودا، یەکێتی و پارتیش دەخەنە ناودا، لە دوورەوە پاکستان و مسر و تورکیاش دەخەنە ناودا. هۆکاری ئەوەی کە پرۆسەیەک بەناوی پرۆسەی ئاشتی هەیە و بەریتانیەکان پشتگیری لێ دەکەن، هەر ئەوەیە بۆ ئەوەی لە دەست ئێراندا شتێک نەمینێ بە ناوی کورد بۆ ئەوەی یاری پێ بکەن. هۆکاری ئەوەی کە دەبێت کوردەکان زیاتر لە مرکزی بەغدا نزیک ببنەوە، هەر ئەوەیە بۆ ئەوەی ڕێگە نەدەن هیچ کوردێک لەمە دووە لەگەڵ ئێران اتفاق بکەوانش ئێران بتوانێت بەکاریان بێنێ لە بەرامبەر ئەو جەبهەیە. دەیانەوێت شتێکی وا بکەن، بەڵام ئەمە چۆن ڕوئەدا لە کاتێکدا کە ئێران خۆی بە سەرکەوتووی بزانێ لەو شەڕەدا، بە سەرکەوتووی دەربازی ببێ، ئەمەشیان جێگای گومانە. حسابێکی زۆر زۆر گەورە دەبێت لە بۆ ئەوە بکەیت کە هەژمونی ئیسرائیل لەمە دووە هەژمونێکی تێکشکێنراوە لە هەموو بوارەکاندا. نە ئیسرائیل وڵاتێکی سیکولەرە، وڵاتێکی ئاینیە، نە وڵاتێکی دیموکراتە، وڵاتێکی فاشیستە، نە وڵاتێکی سەربازیە ئایڕەندۆمەکەی بەکەڵک هیچ نایە، نەوەک دەوڵەتێکی وەکو ئێران، بەڵکو حیزبوڵڵا حیزبوڵڵا ملیسی حوسیەکان ئەتوان بە موشک ئایڕەندۆمەکەی تێبەپەڕێنە. ئەمانە هەموو بەکردار سەلمێنراون وانە، و ئیسرائیل چی دیکە بانگەشەی ئەوە ناتوانێت بکە کە جینۆسایدی لێکراوە، چونکە ئیسرائیل بەخۆی جینۆسایدی کردووە، بەخۆی وڵاتێکی جینۆساید کارە. و ئەمانە هەمویان حیساب بکە پیلانەکانی ئەمریکا و ئیسرائیل چەند سەردەگرێت لە ئایندەدا، و ئێمە دەبێت چەند بەپێی ئەو پیلانانە بڕۆین. ئەمە حیسابێکی زۆر زۆر جیاوازە و دەبێت قسەی جیاوازی لەسەر بکرێ. باسی کاک علی مەحموود، باسی حەمە ناکەم دەربارەی عێراق. لێکدانەوەکانی حەمە دەربارەی بەغداد لێدوانی فاشیستانە بوون، لێدوانی بێعەقڵانە و شەیتانە بوون. بەڵام من باس لەوە دەکەم ئەگەر لە پرۆکسی بوونیشی بێ، لێدوانەکانی لەسەر ئێران زۆر زۆر لە لێدوانی دژبەرانی ئێران واقعی تر بوون. ڕەنگ بێ پەیوەندی بۆ هەبێ کە کاکە حەمە زۆر لە نزیکترەوە ئێران دەناسێ، بەڕاستی ئێران دەزانێ، ڕەنگی پەیوەندی بەوە هەیە. بەڵام تەحلیلەکانی کاکە حەمە لەسەر ئێران لە تەحلیلی هەمومان زانستیانە دەرچوون، لە تەحلیلی هەموو ئەکادیمیە سۆرانی زمانەکانی ڕۆژهەڵات و باشوور و تاراوگا زانستیانەتر دەرچوون. سوپاس دەکەم کاک کۆش KOS K8K1H. سپاس دەکەم، هەوڵ بدەن ڤیدیۆکانمان بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن. من بە پێی توانا هەوڵەدەم بابەتیانە بم، بەرنامەکانم خزمەت بە هۆشیارکردنەوە بکەن، دوور بن لە پۆپولیزم، دوور بن لە
ڕەچاوکردنی هەست و سۆزی خەڵکی کورد. من بە پێویستی نازانم هەست و سۆزی خەڵک کوردێکی دڵشکاو، کوردێکی تۆرا و کوردێکی ئاوارە ڕەچاو بکەم. خۆ ئێرە مزگەوت نییە، ئێرە دەستگایکی خێرخوازی نییە. من تحلیل دەکەم، تحلیلیش زۆر جار بێویژدانانەیە، چونکە لەسەر بنەمای واقع دەبێ ئەتۆ تحلیلی بابەتەکە بکەی. هەر لە بۆ هەندێ ئەو بەرنامانە بەڵێ منیش پێم وایە زیاتر ئەکری خزمەتی مێشکی خەڵک بکە کە بەداخەوە خەڵک ئەمەی ناوێ، خەڵک شتی پۆپولیستی دەوێت، شتی هات و هاوار و ڕەبکردن و توندکردن و ئەمانەی دەوێ. من ئەم زۆرە کارانە ناکەم. بەڕاستی داوای لێبوردنتان لێ یەکەم و داواتان لێ یەکەم ئێوەش هەوڵ بدەن یارمەتیمان بدەن کاڵەکە بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن. ناخر کاک هێمن تەماشاکە ئەو پرسیارەکەتم هێنا سەر شاشە. هێمن ئێس 2685 هێرشەکانی ئێران لە گەروی هورموز وا ناکات کە وڵاتانی کەندا و هەتا دوایی ئەمریکا لەسەر شانی خۆیان دابنێن، چونکە ئەمە وا دەکات کە نەوتەکەیان نەفرۆشرێ. لە کۆتاییدا ئەوان ناچار دەبن، ناچاری ڕێککەوتنێک دەبن. نزیکبوونەوەی هاتنی وەفدی ئیمارات بۆ ئێران ئەو واتایە دەگەینێ کە دڕۆپ نیوز ئەمڕۆکە ئاشکرای کردووە. ئەمە ئەو واتایە دەگەینێ هێرشەکانی ئێران لە بەرژەوەندی ئەمریکادا نین بە پێچەوانەوە. هەتاوەکو ئەمریکا لە ناوچەکە بێ ئێران هێرشەکان دەکا و هەتاوەکو ئێرانیش هێرشەکان بکە زیانێکی زۆر گەورە بە وڵاتانی کەنداو دەکەوێ. وڵاتانی کەنداو ئەو شتێک لەسەری دەژین بە تایبەتی ئیمارات نا، بەڵام وڵاتێکی وەکو بەحرێن و قەتەر 100% پابەندی نەوت پیشەسازی دیکەیان نییە، وانیش لە سەدە یەکە لە ستا دووە. ئیمارات هەندێک هەوڵی داوە، سعودی هەوڵ ئەدا لە ئایندەدا پیشەسازی دیکەیە بێ، بەڵام ئەوە کوێیت، بەحرێن، قەتەر نا. ئیماراتیش لە سەدا 56 هێشتا داهاتەکەی نەوت و غازە. لە بۆ هەندێک چی بکەنەمانە هەر لە کۆتاییدا دەبێ یان دەبێ هەموو شتێک بکەن بۆ ئەوەی ئێران بڕوخێ، کە ئێران ناڕوخێ، ناسارن لەگەڵ ئێران ڕێی بکەن. بەڵێ سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هاوڕێیان. تکایە بەڵێ کاک دیار، من ئاگدارم کە پارتی ئێستا کە لەگەڵ شیعەکان بۆتە متتەفقێکی زۆر گەورە، چونکە پارتی هەستی بۆ کردووە. پێشتر پارتی لەگەڵ سونیەکان یاری دەکرد، پارتی لەگەڵ بەعسیەکان یاری دەکرد، بەڵام ئێستا کە پارتی هەستی بۆ کردووە کە لە ناوچەکەدا گۆڕانکاریەکی خێرا ڕوودەداوە. ئەو گۆڕانکاریە لە بەرژەوەندی ئەمریکادای، وانش ئەمریکا دەیەوێت ڕوودا لە بەرژەوەندی ئیسرائیلدایە، چونکە ئەمریکا دەبێ ناوچەکە بەجێ بێت. کە ناوچەکە بەجێ دێڕێ دەبێ ناوچەکە ڕادەستی کۆمەڵێک ئاکتۆری سونی عەرەبی ئیسلامی بکە. ئەو سونیە عەرەبیە و ئیسلامیانە دەبێ هەژمونیان هەبێ. لە سووریا ئەوە هەژمونیان گرتە دەست، دەسەڵاتیان گرتە دەست، دەبێت لە عێراقیش کەواتە هەیان بێ. ئەگەر لە عێراقیش هەیان بێ، بەڕاستی پێ بڵێم سەبری سونە وەکو سەبری شیعە نییە. یەک ڕۆژ نەوتی قاچاق بفرۆشی تێت هەڵدەدا، هەڵەبجەیەکی دیکە دروست دەکا، ئەنفارێکیکە دروست دەکا. لە بۆ هەندێ بارزانیەکان ئەمە باش دەزانن، تەجروبەی ئەمیان زۆر باشەیە و لەمە دەترسن ئەحمە شەڕێک لە عێراق پەیدا ببێ. هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین ئەو هەواڵی ئەمڕۆی ئاسایشی گشتی عێراقی زۆر گرنگە و نزیکبوونەوەی پارتی لە شیعەکانیش بەڕای من سیاسەتێکی ژیرانەیە، سیاسەتێکی عاقلانەیە و ئەو سیاسەت دەبوایە پێشتریش کرابووایە و ئێستاکەش کاتی ئەوەیە کە کوردەکان لە بەغدا ئەوەی لە ماوەی 14-15 ساڵدا 20 ساڵدا نەیان کردووە ئێستاکە بیکەن، یعنی کەواتە بچن لەناو بیرۆکراسی بەغدادا جێگا بگرن. ئەمە زۆر گرنگە. تاقە دەستکەوتێک لە بۆ کورد ئەوەیە کە ئەتۆ بتوانێت لەناو بیرۆکراسی بەغدادا، لەناو بیرۆکراسی عێراقدا جێگات هەبێ.
ئەمە بابەتێکی زۆر گرنگە. ئەو بابەتە پێشتر لە سەردەمی تاڵەبانیا دەرفەتی گەلێک زۆر بوو و کوردەکان دەیانتوانی لە 150 بیرۆکراسی عراق بەلای کەمەوە کۆنتترۆل بکەن و لە 150 دیکە دەیانتوانی پەروەردەی بکەن لەژێر کۆنتترۆلیان دابێ، بەڵام ئەو کاتە کورد مەیلی ئەوەی نەبوو، مەیلی ئەوەی بوو لە هەولێر و سلێمانیە حیاتەکەی بژی، کاری بە بەغداوە نەبێ. ڕاستە هەندێک کێشەی ئاسایشیش هەبوو لە بەغدادا، بەڵام ئەوەی نەکرد وە لەگەر هاتنی ڕیفراندۆمە سەقەتەکەشدا ئەوەی هەش بوو لە دەستدرا. لە ئێستادا دەرفەتێکی وا هەیەوە دەبێت ئەو دەرفەتە بەڕاستی سوودی لێوەر بگیرێ. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم، سوپاسدانەکەم و تکاتان لێ یەکەم. ئەگەر دەتانەوێ من بەگەرم و گۆڕی درێژە بەو بەرنامانە بدەم، پێویستم بە یارمەتی ئێوەیە. یارمەتیەکەش ئەوەیە کە دەبێ بەرنامەکانم لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن و داوایان لێ بکەن، ئەوانش ببن بە سبسکرایب، بەرنامەکانمان لایک بکەن، لەسەر سوسیال میدیاکانتاندا شێری بکەن، ئەو زێنگوڵی کە هەیە چرکەی لەسەر بکەن و ئۆڵ یعنی هەمووی هەڵبژێرن بۆ ئەوەی ڤیدیۆکانمان زیاتر بە دۆست و هاوڕێیانتان بگات. کاتێکی خۆش هەڵبژین.